دەستخۆشی لەم ستافە بەڕێزە ئەکەین کە توانیویانە کارێکی باش بکەن، یعنی بەڕاستی مناڵەکانمان دڵخۆشن، ئێمەش خۆمان هادیانەیەین حەزەکەین لەبەرەوە مەلەوانی شتێکی زۆر باشە لە هەموو ڕوویەکەوە ئیسفادە هەیە بۆ هەموو کەسێ بە تایبەتی بۆ مناڵەکانمان. زۆر حەزەکەین، زۆر پاڵپشتیانەکەین، هیواداری ئینشەڵڵا ئاستێکی زۆر باش بەدەست بێن بۆ شارەکەمان و بۆ هەموو لای ئینشەڵڵا. ئامانجمان فێرکردنی مناڵانە، برەودانە بۆ وەرزش و دوار ڕۆژێکی ڕوون بۆ مناڵان، تا دوار ڕۆژێکی ڕوون بۆ مناڵان و هەروەها تەندروستیەکی باش بۆ مناڵان و نەوەیەکی باش پێ بگەنین لە شارەکەمان. من هەرخۆم حەزم لە مەلەکردن بووە و دایمان هەوڵی ئەوەم یاوەکە فێر بم و هاتمە ئێرە توانیم بە شێوەیەکی زانستی بەشداری بکەم و ئەتوانم لە دوار ڕۆژیشە بەشداری لە پاڵەوانیەکانی مەلای بکەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان. کاتێک بۆ مەلە هاتووم مەلەم نەدەزانی هاتم وێرە فێری مەلە بووم، فێری مەلەکان بە باسکە مەلە، پشتە مەلە، ژێرە مەلە. من وەکو فێرخوازێک لێرەم هاتین چەندەها جۆری فێری مەلێمانەکەن و تەک هاوڕێکانمان سوود دەبینین و من ئەمە دووەم جارمە بە یەکەم دەرەچم لێرە.